گوێگران و ویسەرانی ڕادیۆ دەنگی گەل لە هەر شوێنە گوێبیستی ئەمە سڵاوتان لێبێت. من محەممەد بابانم، ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی پرسیەم جارشمان تایبەتە بە دیداری ڕێبەر ئاپۆ و هێرشەکانی دەوڵەتی داریکەری تورک بۆ سەر ڕۆژاوە باشووری کوردستان. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسەش میوانداری ڕۆژنامەنووس هاوڕێکاروانمان کردووە. هاوڕێکاروان ئەم کاتت باش. ئەم کاتی و بینەرانی ڕادیۆی دەنگی گەل پاش بێ. زۆر سپاس. سەرەتا گەر بپرسم دوای 43 مانگ دیداری ڕێبەر ئاپۆ ئەنجام دراوە بەر لەوەی باز لە پەیامی ڕێبەر ئاپۆ بکەین ئەمێ بزانم خوێندنەوەی بەڕێستان بۆ ئەم پرسە و بۆ لەم تەوقیتەدا. بەڵێ دیارە هەڵبەتە دەستپێک سڵاو و ڕێزێکی شۆڕژێرانە دەنێرین بۆ تەواوی ئازادی خوازان بۆ گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و بۆ گەریلاکانی ئازادی کە بەرخۆدانێکی مێژووی دیرۆکی تۆمارەکەن لە چاسەرکەشەکانی کوردستان و هاوکات پیرۆسپایی ئەم ڕۆژە گرنگیان لێ دەکەین و پێیان دەڵێن پیرۆستان بێدەم سەرکەوتنە ئەمە سەرکەوتنی دەست و مەچەکی گەریلاکانی ئازادیە و سەرکەوتنی تێکۆشان و خەباتی هاوڕێیانمان لە تارا و گەولە کوردان لە هەر چوار پارچەی کوردستان. ئەم دیداری ڕێبەرایەتی کە دروست بووە بێشک ساڵێک دەبێت و ساڵێک تێپەڕیەوە بەسەر بابەتی ئازادی جەستەی بۆ ڕێبەر ئاپۆ چارەسەری سیاسی بۆ پرسی کورد لە هەموو ناوەندە جیهانیەکاندا ئەمە لێککەوتی خۆی هەبووە دەنگدانەوەی خۆی هەبووە ساڵێکە درێژە بەم خەبات و تێکۆشانە دەدرێت و هاوکاتیش لە بەرانبەر ئەمەدا ڕێبەری گەلان 26 ساڵە بەرخۆدانێکی دیرۆکی لە زینداندا تۆمار دەکات و تەنها جارێکی شۆ بۆ چرکەیەکیش لە بەرامبەرم ذهنێتە فاشستەدا بەڵەیەکی نەکردەوە هەمیشە چارەسەرەکانی نیشاندا و هەمیشە چارەسەرەکانی خستوەتە ڕوو. دیارە ئەم بەرخۆدانە چ لە ناو زینداندا کە ڕێبەر ئاپۆ پێشنگایەتی دەکات و لە دەرەوەش بە پێشنگایەتیکردنی فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ بە ئیرادەی گەل لە هەر چوار پارچەی کوردستان گەیاندوونی بەم قۆناغە کە دەبینین دەوڵەتی تووشیان ناچار دەکات بۆی کە دیدارەکان دەست پێ بکاتەوانێ. زۆر کەس باز لەو دەکەن کەمە هەنگاوە بۆ پرۆسی ئاشتی یان شتێک ئەمە بابەتێک نییە بەم شێوازە بێت چکە لەبەر ئەوەی پرۆسی ئاشتی بابەتێکی جیاوازەوە دیداری سەرۆکاتی ئەمانە مافن تۆ زیندانیەکەیەوە پێویستە بینین هەبێەوە پێویستە سەردانیکردن هەبێەوە تا ئەوەی کە پێویستە کات گەشتۆتەوەی و قۆناغی کە پێویستە مافی هیوای بۆ دەستە بەرکرێ لە زیندان بێتە دەروە ئازاد بێت. ئەمانە کۆمەڵک شتن مافن وە فەرزن لەسەر دەوڵەتی دایکەری تورکیا کە جێبەجێ بکەن بۆ میکانیزمە و هاوکاتیش گەلی کورد پێویستەوە بزانێت کە ئێستا دیدارێک دروست بووە ئیدی ئەمە هەموو شتێک چارەسەر نەبووە هەشتا ڕێبەر ئاپۆ لە زیندانەوە ئەم دیدارە زۆر لە ژێر بە فشاری گەل و بە زەختی جیهان و ئەو قۆناغی کە هاتۆتە پێشەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ پێویستە گەل بە ئیرادەتر بە وزەتر لەسەر شەقامەکان بێت بۆی دیدارەکان وەک ڕێبەری گەلی کورد خۆش ئاماژەی پێدەدا پێویستە دیدارەکان بەردەوامی هەبێت. بەردەوامی دان بەم دیدارانە تا چەند گرنگە و پێویستە لەم قۆناغەدا چۆن لەسەر بنەمای بەردەوامی ئەم دیدارانە ئەگەر شتێک هەبێت لەبارەی پرۆسەی ئاشتی یاخۆ چارەسەرکردنی پرسی کورد هەنگاو بەرەو پێشەوە بنرێت. ئەم بابەتی ئەم دیدارانە بە بابەتێک ئەم بابەتە بۆ ئێمە ساغ بۆت بۆ ئێمەی گەلی کورد ئێمە هەمیشە ئاڵێن ئازادی ڕێبەر ئاپۆ ئازادی گەلی کوردە و هاوکات دیدارەکانی ینی پرۆسەی کورد و ئەو دۆزەڕەوای گەلی کورد کە هەیەی بە هیچ شێوازێک ناتوانێت نە چارەسەرکرێن نە هەنگاوی لەبارەی هەڵبنرێ هەتاوەکو ڕێبەر ئاپۆ بە جەستەی ئازاد نەبێت چونکە ئەمە پرسێکە بۆ ئێمە ساغ بۆتوانێ. ڕێبەر ئاپۆ خاوەنی فکر و فەلسەفەیەکەوە پارادایمێکە کە لەم سەدەیە گەلی کوردی کۆ کردوەوە لە هەر چوار پارچەی کوردستان کەم تا زۆر ناوە بەناوە لە سوچەکان لە شوێنێکدا پارتێک ئەحزابێک هەیە کە دژیم فکر و فەلسەفەوە بە کورد خۆی لە قەڵەمەدا دیارەکەەوە بێ خۆی بپرسێت ئایا کوردیا کورد نییەوە بڕۆمان وایەکەەوە بە هیچ شێوازێک نە لە ناو کولتوری کوردیانە لە ناو زمانی کوردیانە ناو شناسی کوردیا و کەسانە جیان نابێتەوە چکە بەڕاستی بیر و کارکردنیوان جا کە چەندێک بێمۆڕاڵیە چەندێک دوورە لە ئەخلاقی کوردایەتی چکە ئەمە بابەتێکی سەرەکی بووە لەو چوارچێوەدام فکر و فەلسەفەیە کە هەمووی کۆ کردوەوە لە هەر چوار پارچەی کوردستان
و هاوکات پێمانەڵێت ئازادی سەرۆگاپۆ و دیدارەکانی سەرۆگاپۆ گرنگی لەوەدایە کە ئێمە پرسە ئەم دۆزەڕەوای گەلی کورد چارەسەر نابێت بۆ نمونە ئێمە 27 ملیۆن گەلمان هەیە لە باکووری کوردستان کە دەوڵەتی داهیچکەری تورکیا بە زەهنێتێکی فاشستانە بڕوای بەم نەتەوەیە نییە لە دەستورەکەی خۆی داڵە تاگاڵا تاگنەتەوە تاکزمان ڕەتیە کاتانێ بووە گەلی باکوور بۆ فکر و فەلسەفەی پێشنگاتیەکەن بۆ تێکشکانی ئەو زەهنێتە فاشستیە کاتێک تۆ دەی باسی پرۆسی ئاشتیەکەی باسی مافی گەلی کوردەکەیت تۆ ڕێبەرەکەیت لە زیندان کردووە کاتە چی دروستە بێت کاتێک هیچ پرۆسێکی ئاشتی و هاوکات هیچ هەنگاوێک بۆ چارەسەری پرسی کورد نایەتە دی وە جێبەجێ نابێت هەر لە چوارچەوەی قسەیە ئەمێنێتەوە و لە چوارچەوەی قسەیە ئەخولێتەوەێ هەتاوی کە ئەردۆغان ئەمڕۆ ئاماژەی پێداوە باس لەوە دەکات کە قۆناغێکی گرنگە بۆی تورکیا بەرەو ئاوەدانی و ئارامی بەرین و کۆتایی بە شەڕی پاکە بێنین بەڵام ئەمانە هەمووی قسەن هەر لەوەی تەوقەکەی باخچەلی لەگەڵ دەم پارتی و تاگا بەم سەردانی عومەرۆ جەلان بۆ ئیمڕاڵی ئەمانە هەمووی هێشتا نەچوونەتە قۆناغی کردداریوانێ لە پرۆسی ئاشتیاوە هاوکات لە پرۆسی چارەسەری دۆزی ڕەوای گەلی کووردا پێویستی بە کردداریە هەنگاوی کردداریە یەکەم هەنگاویش کاتێک دەست پێکا کە تۆ ڕێبەراپۆ لە زیندان دێنیتە دەروانێ کاتێک ئەم هەنگاوت نەناوە قسەکردن لەسەر پرۆسی ئاشتی لەسەر چارەسەرکردنی دۆزی گەلی کورد بێمانایە و هیچ کەسێکی ناتوانێت بەرەبەرە پرۆسی بڕوە و هەنگاو بنێتە پێشوانش کە تۆ چۆن ئەتوانیت هەنگاو بنی کە ڕێبەرەکەت لە زیندانە بێ چۆن ڕێگە بەخۆ دەدەی ینی مانایە بۆ دانیشین بۆ گفتوگۆ نامێنێتەوە بەڕاستی ئەمە واقعەتە ئەگەر ڕاست بێت هەنگاوێکە بێ بۆ پرۆسی ئاشتی بۆ هەنگاونان بۆ چارەسەرکردنی دۆزی کورد ئەبێ یەکەم کەواتە هەنگاوەکە لە دوای قۆناغیەکەم کە بڕێزت باسێکی کە بێگومان ئازادی ڕێبەراپۆیە ئەو هەنگاوانە چینکە دەکرێت بۆ منە سەرەتا بن بۆ دەستپێکردنی حەقیقەتی یا حەقیقی پرۆسی ئاشتی توانی هەنگاو چۆن بنرێت و چی لەسەر گەلی کورد پێویستە هەم لەلایەنێک خوێنەوەی بۆ بکات و هەم ئەوشی ئامادەی هەبێ لە بەرامبەرەوەی کە پرۆسێک دەست پێکات لە بەرژەوەی کورد بەڵێ خۆی بەڕێز مراد خەریلان ئاماژەی بۆ داوەکەڵێ ئێمە ناچینە سەر مێزێک کە پێکانی شل بن پێکانی لەغ بن و جارێکی دیکە کورد فری و ناخوا بڕوام نییە بە درێژای مێژوو هیچ گەلێک هەبێت بەقەی کورد قوربانی دابێت لە پێناو ئاشتیە هەتا ئێستاکە دێڕێکی مێژوو نییە کە دای نابێت نەتەوەی کورد هێرشی کردبێتە سەر وڵاتێک سەر گەلێک سەر چوزانم سەر هێزێک سەر هۆزێک سەر شتی لەو شێوازە نەبوو لە ناوخوا هێرشی گرۆتە سەر خۆی بەڵام بۆ دەرەوەی خۆی بە هیچ شازەرەکەی بەخۆی نەداوە هێرش کاتە سەر هیچ نەتەوەیەک هیچ لەو بابەتانە ڕووی نەداوە بە درێژایی مێژ و هاوکات ئێستا بۆ نمونە دەوڵەتی داهیچێری تورکیا یەکسەر ڕاستەوخۆ داوایەوە کارداڵێت پارتی کرێکارانی کوردستان پەکەکە پێویستە چەک دابنێ ئەبێ مرۆڤ لەوە تێبکات ئەمە قسەی گفتوگۆ نیە ئەم هەنگاونان نییە بۆ گفتوگۆ بۆ ئاشتی تۆ گوایە داواکەیت پارچێک بەس بخەیتە بەردەستی پشیلێ گەشتی وا نابێت منێشی کورد تاکە شتێکە بپارێزێت چیاکان و تفەنگەکانمانە ینی هیچ گەلێک دۆستمانی هەمووی کۆمەڵ کوژمانەکە ئەڵمانیا چەکەدا بە سەدام حوسێن چەکەدا بە تورکیا چیمیایی پێدا تورکیا چەکمان بیاگا فسوەرمان لەگەڵا بەکاردێنێ ئەمریکا هاوکاری هێزی ناتۆکە وەکو دەوڵەتی داهیچێری تورکیا کێکێکە لە هێزە ناتۆکان چەکی پێدا تارێ پێدا فڕۆکە F16 پێدا درۆنی پێشکەوتوی پێدا بە هەمان شاز بە میکانیزمە بۆیە لەبەرەوە تۆ بە چ ئەساسێک داوە لە منەکەیت کە چەک دابنێم چەک لە بەرامبەر چیا دابنێم تۆ لە دەستورەکەدا زمانی منت پێ قبول نییە ڕەنگی تۆڵی دوو دروشمت هەیە ئەڵێ دروشمی دەوڵەتی داهیچێری تورکیا چییە ئەڵێ مرۆڤی باشە و مرۆڤەیەکە تورکە تۆگەر مرۆڤی پێویستە تورک بیت تۆ لەسەر ئەم بنەمایە ئیشەکەی لەسەرم فاشیست لەسەرم سێنێتە ئیشەکەیت چۆن بە منەڵی چەکدانێ چەکدانانێ ئەمە قسەی کۆتایی پرۆسی ئاشتیە کاتێک تۆ دەسەکەی بە پرۆسی ئاشتیە بێ بزانیت کە هەنگاوەکان چۆنە بۆ ئێمەی گەلی کورد دەستپێکی پرۆسی ئاشتی یەکەم هەنگاو ئازادی ڕێبەرابووە ئەمە بابەتێکی گرنگە و دواتر ئەوەیە کە گۆڕینی ئەو دەستورەیە ئەو بنەما ئاساسیانەیە کە دایناوە لە دەستورەکەیە تاگاڵا تاکزمان تاگنێتەوە خاڵی چوارەمیش ئەو سێ خاڵی دیکە دەستکاری ناکرێت پێویستە یەکەم شت خوێندنەوە بۆ دەستوری بنەڕەتی تورکیا بکرێەوە بێنرێتەوە پەرلەمان مافی کورد لە ناو دەستوری تورکیایە بچەسپێنرێت چۆن ێستا لە هەرێمی کوردستان هەم هەرێمێکی هەم لە دەستوری عێراقدا مافەکانی ئێمە دیاری کراوە چەسپێنراوە ئەمانە پێویستە هەنگاوی بۆ بمرێ هەر لە ئازادی سەرۆگاپەوە هەر لە چەسپاندنی مافەکانی گەلی کورد لە ناو دەستوری تورکیە
و دواتر لێرەدا سەرۆکاتی پرسی خۆبڕەوەری دیموکراتی خاتەڕ ئەمە پێویستمانە ینی گەلێکی 27 ملیۆنی لە باکووری کوردستان و شارەوانی و شارانە بەدەست کوردەوەی و هاوکات پێکهاتەی سەرەکی و شارانە کوردن بۆیە پێویستە لەوێدا نیزامێکی خۆبەڕێوەبەری هەبێت تۆ دێ سەروەت و سامانی ژێر زەوی و سەر زەوی ئەو ناوچانە ئەبێت و لە خزمەتی خەڵک لەوچە پێی وابێ بڵێ بخاتە خزمەت ئەستەمبول وان قەڕەوەن تاڵێ و نازام چۆشتی وانە ئەخسوێتە خزمەت بنەماڵێکی خۆیوانێ ئاکەپ و ماپە بنەماڵی ئەردۆغانەوانە هەر وەک چۆن لێرە مەسعود بارزانی بە هەمان شێواز سەروەتی ئەم نیشتیمانی گەلی باشووری خسۆتە خزمەت بنەماڵەکەی خۆی و لێوەش بە هەمان میکانیزمە بۆی پێویست ئەوەش بووە سێنرێ ئەمانە پرۆسی ئاشتی بەرەو پێشەوە بن نەگەوەی کە پاکەکە چەکدانێ و بچێتە نێو کەمپێکەوە ئەمانە گەلی شۆڕژگێڕی هەتا نەفەسێکی تابێت هەتاگە شۆڕشەکەشی سەرگرێت چەکدانانێت ئێمەمانان لە باشووری کوردستانیش ئەزمونمانەیە 4 ساڵ لەمە پێش داعشات تۆ چەکت پێنەوەیە چی دەکرد جارمەتیای نە تورکیا هات بەهاناتەوە نە ئەمریکا هات بەهاناتەوە نە فەڕەنسا یەک وڵات نهات بەهاناتانێ بەو چەکی خۆ چۆن چەک ئەمە شتێکی بێبنەمایە بۆ کورد چۆن مرۆڤ پێویستی بە ئاوە پێویستی بە هەوایە بۆی هەمیشە هەناسە بدا بۆ گەلی کوردیش ئەم میکانیزمە هەتا سەر ڕاستە پێویستی بە چەکە چەک بۆ هێرشکردن نە هەتاسە چۆن بەکارناوە خۆ پارێزین بۆ پارێزگاریکردن لەخۆ بۆی بەم میکانیزمانە ئەکرێ بچێتە پێشەوە ئەگەر ڕاست بێ قسێکی جدی هەبێ بۆ پرۆسی ئاشتی پێویستە لە قسەیە دەربچێت و بچێتە هەنگاوی گفتوگۆ کرداریوانی بەڵێ بەر لەوەی بچینە سەر ئەو پەیامەی ڕێبەرۆجەکان لە دیداری لەگەڵ خانەوادەکەی بۆ ڕایگشتی یاخۆ ئاڕاستی ڕایگشتی کردووە ئەمێ بپرسم لە کاتێکدا ئەم هەوڵە چاواشەکاریانی کە تورکیا نایەتی وەڵامیمە دەزانین لەگەڵەوەدا لە ماوەی شەو ڕۆژێکدا هیچ شوێنێکی ئەم کوردستانە نامانێ بۆردومانی نەکە و هاوڵاتیانی تێدا شەید نەکات دەزانین کە لە شەوی ڕابردووە هەم لە ڕۆژاوای کوردستان هەم لە باشووری کوردستان بە بەردەوامی بۆردومانی چڕی ئەو ناوچانەی کردووە تەنانەت سنووری سلێمانی و شنگالیش لە کاتێکدا کە ئەوان باز لەوەکەن هەوڵ بۆ پرۆسی ئاشتی و ئەو جۆرەشتانادەن ئەم بۆردمانانە چیمان پێڵە ئەمە پێمانەڵێت کە دەوڵەتی من ئەگەڕم و بۆ قسەیەکی بەڕێز قەرەیلان کە باستەوە دەکات دەوڵەت یاکێری تورکیا بناوی ئۆپراسیۆنی چنگ و قەفڵ هێرشی کرد بەڵام ئێستا خۆی قفڵ بوو ڕاستی قفڵ بوو دەوڵەتی دایکێری تورکیا کەوتووەتە گێژاوێکەوانێ نازانێت چۆن لی دەربچێت نازانێت چۆن هەنگاو بنێ ئێستا بە جۆرێک قفڵ بووە تەنانەت کلیلی قفڵەکەشی لێون بووە تەنانەت ئەگەر کلیلەکەشی بدۆزێت و قفڵەکە بە شێوازێک قفڵ بووە بە شێوازێک ژەنگرتوێتی بە شێوازێک جۆرێک لە تێکچوون تێکچووە ئەم دەوڵەتی دایکێری تورکیا ناتوانرێ بکرێتەوانێ بۆ تۆ ئابووری ئەو دەوڵەتە ڕووخاوە دانی تەواو ئابووریەکەی لە ئەرزی داوە ینی وێران بوو بابەتی کۆمەڵایەتیە گری لە ناو تورکیا راپۆرتە جیهانیەکان و ڕۆژنامە جیهانیەکان کە باسدەوەکەن ڕێژەی کوشتن و ڕێژەی خۆکوشتن و ڕێژەی بێکاری لە ناو تورکیا تا ئاستی سەرچووە تا هەژاری چووە و هاوکاتیش ئەمە لە بیری نەکەین ئەو بمەلەرزەی کە لە چەند ساڵی ڕابردووە دای لە باکووری کوردستان و بەشێک لە شارەکانی تورکیاشی گرتوانێ ئەوەش بۆ خۆی کاریگەری گەورەی لەسەر دەوڵەتی و دواتریش دەوڵەتی دایکێری تورکیا بەو زەهنێتە فاشستەی چەندین ساڵە لە ڕۆژاوای کوردستان هێرشەکە لە باشووری کوردستان هێرشەکە هەتاگاتە بابەتی ئازربایجان و ئەو شوێنانەی دیکە ئەمانە ئەم زەهنێتە فاشستە هەمووی زەرت لە ئابووری دەدا لە لایانی کۆمەڵایەتی دەدات لە ناوخۆی تورکات هەتا لە ڕووی سیاسەتەوانێ ئەردۆغان ئێستا شکستی هێناوە ئێمازانین کە لە هەڵبژاردنەکانی پێشوودا ئەنقەرە سەمبولی لە دەستداوە کوشارەوانی لە ناو تورکیاشدا ئەمە شتێکی سەرەکی ئەساسیە لە ناو بابەتی پرسی سیاسیە ئەڵێ هەر حزبێک شارەوانی ئەنقەرەوە سەمبولی بەدەستەوە بوو تورکیاهی ئەو حزبێ ئێستا ئاکاپۆ مەهابە لە دەستیانداوە لەبەرەوە لە سیاسەتی شکستیان هێناوە لە عسکەری شکستیان هێناوە لە ئابووری شکستیان هێناوە و ئێستا ژەو دۆخی کە لە ڕۆژهڵاتی ناوە ڕاستایە تورکیای لێ ئاوت کراوەتە دەرەوانێ لەوە شکستی هێناوە کە لە پێگە جیهانیەکان نەیتوانیوە پێگەی خۆی دیاری بکات و پێگەیکی بەهێزیە بێ کە بتوانرێت لەم گۆڕانکاری کە لە ڕۆژهڵاتی ناوە ڕاستدا کەیتر لۆزان کۆتای هاتوو نەخشەی دووبارە سەر لە نوێدا ئەدا ڕێژێتوانێ پێگەی خۆی هەبێ بۆیە لەبەر ئەمە ئێستا کەوتوتە گێژاوێک نازانێت چی بکات
دەرگای ئیمراڵیە کاتەوە بۆ چاوپێکەوتن بانگەوازیە کات بۆ ئاشتی هێرشی سەر ڕۆژاواکە هێرشی سەر باشوورەکە ئەڵە سەربازەکانە مەکشێنوان ئەڵە ئۆپراسیۆن کۆتای پێرم ئەڵە پەکەکە کۆتای پێ یعنی کەوتوتە ناو گەشایەکەوە تەنانەت نازانێت ئەلفازەکانی کە خۆشی دەریێڕێ چییە بۆیە ئەم هێرشانەی سەر باشوور و سەر ڕۆژ ئاواش لەو میکانیزمە کە بەڕاستی دەوڵەتی داگیرکەری تورکیا بە جۆرێک بێچارە ماوە نەئەزانێت هێرش بکات نازانێت کۆتایی بێرشەکانی بێنێ نازانێت دەستکا بە گفتوگۆ یان بکشێتەوە لە گفتوگۆ یان ئەوەی کە پرۆسی ئاشتی بەرەو پێشەوە یا بیوەستێنە دیدارەکان دەست پێ بکاتەوە لەگەڵ ئیمراڵیا دیدارەکان یعنی کەوتوتێک ینی هیچ چارەسەرێکی پێنی و ناتوانێت کۆتان نەفەسەکانی خۆیەتی ئەیدا و کۆتا پەلەقاژەکانن بەم شێوازانە مامەڵە ئاکات بەڵام ئەوەی کە هەبێت لە بەرامبەردا گەلێک هەیە لە باکووری کوردستان و فکر و فەلسەفەیەکێک کە چارەسەری بۆ دۆخە پێ مەسەلەن خۆ بەڕێوەبەری دیموکراتیە مەسەلەن دانوسان و گفتوگۆ ئاشتیە پێویستە بێتە سەرمێزی گفتوگۆ واستەوە زەهنێتە فاشستی بێنێ کە کەس بوونی نییە وەک جگەل لەن تورک و ئەمانە هیچ نەتەوەی بۆیە باشترین چارەسەر بۆم قۆناغە بۆی کە ئەوەی کە باسیەکەنا لە تورکیایکی ئارام و سەقامگیر ئەگەریانەوێت بەڕاستی تورکیایکی ئارام و سەقامگیر و ئاوەدانیان دەست بکەوێت پێویستە یەکەم شت دۆزی ڕەوای گەلی کورد چارەسەرکەن لە چوارچێوەی دەستوردا مافەکانی خۆی پێ بدەن وەدان بەو گەلەدا بنێن و 10,000 کەسیان بەڕاستی ئەمەش بۆ خۆی هەنگارێکە بۆ ئاشتی 10,000 ئەندامی دەمپارتی و پێشتر کە ئەندامی هەدەپە بوون و ئەمانە لە زناو زیندانەکاندا ئازادیان کە کاکە زیاتر لە 40,000 چالاکانوانش هەر لە زینداندا سێ جار دادگای مافەکانی مرۆڤ و دادگای ئەوروپا بڕیای ئازادکردنی بۆ سەلاحەدین دەمیرتاش دەرکردووە ئەو پێشێلی دادگاکانی ئەوروپاشی کردووە ینی دژی ئەوروپاش وەساوتەوە بۆیە کراوەتە دەروی باسنێک ئازادی کە زەحمە نەبێ بەڕێز دەمیرتاش بابێتە دەرەوانێک کاکە ینی ئەمانە بۆ خۆی ئەلەم چوارچێوەدا دەبینێت بەڵێ کەواتە گەر بپرسم ئەو دۆخی یاسای تورکیای تێدایە تا چەند بەشێکی پەیوەستە بە و چالاکیانی کە دەکرێت بۆ ئازادی ڕێبەرۆجالانی هەڵگرتنی گۆشەگیری بە تایبەت کەمپینی ئازادی بە ڕێبەرۆجالان و چارەسەری سیاسی پرسی کورد کە زیاتر لە ساڵێک و مانگێکە بەردەوامی پێدەدرێت لەسەر ئاستی ناوخۆیی و هەرێمی و نێودەوڵەتیش کار بۆ ئازادی ڕێبەرۆجالان دەکەن ئەم چالاکیانە تا چەند ڕۆڵێکی باشیان گێڕالەوەی کە ئەو دۆخی کێسە تورکیا دەسەڵاتێکی تێکەوت هاوڕێمە بۆ خۆی ئەمانە شۆڕشن پێڵەن شۆڕشی سپی یعنی شان بەشانی ئەو شۆڕشە چەکداری کاکرێت لە چیا سەرکەشەکانی کوردستان بە پێشنگاتی گەریلاکانی ئازادی لە نێو شار و شەقام و وڵاتەکانیشدا گەلی وڵات پارێز و ئازادی خوازان و شۆڕشگەران و هاوکات گەلی کورد بە تایبەتی لە تاراوگە شۆڕشی سپی بەرپاکەن ئەمە شۆڕشە ساڵێکە شەقامەکانیان چۆڵ نەکردو لەندەن پاریس ئەڵمانیا سویسرا میونێخ بەرشەلۆنا یعنی شار ئەمریکا کەنەدا یعنی شەقامێک نەماوە چالاکیتیانەکەن ئەمە بۆ خۆی بەرخۆدانێکی گەورەیە ئەمە بۆ خۆی بەرخۆدانێکی مێژوویە و هاوکات بە ملیێنێک خەڵک دێنە سەر شەقام مەشی درێژمەودا دروستەکەن ئاپۆڕایەکی گەورە ئەمە هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەو دروشمەی سەرەتای کاڵێ لە کاتی دەستگیرکردن و کۆمپلۆسەرە کاتیاڵێەوە ناتوان ڕۆژێ مەڕشکەن ئەمە بۆ خۆی پامێکی دێ بە ئەڵمانیاڵێ ئەڵمانیا تۆ لەگەڵ تورکیایە هاوکاریەکەی و دانوستانی و بە نزیکی خۆتێ بینیت وە چیت بەڵام تا ڕێبەرەکەی منی زیندان کردن ئەم پەیامادەی بە بەریتانیا بە فەڕەنسا بە ئیتالیا بە نەرویج بە سوید بە هەر کوێیەکی دنیا و ئەمانە بۆ خۆی کاریگەرین و ئەمانە وا دەکەن کە فشار لەسەر تورکیا بێپرسیەوە دەکەن چەندین پەرلەمانتار و سەرۆکی پەرلەمانی وڵاتان پرسیان کردوانە بەڕاستی بۆچی ڕێبەراپۆ لە زیندانە یعنی و داوای ئازادیان کردووە 60 کەس کە خاوەنی وەرگرت خەڵاتی نۆبڵە دێتە ئەمە گاڵتە نییە خۆمە بابەتی کێوە هەر ئاسایی نییە سلاڤەژی شەک دێتە سەر شاشەوەڵێت ڕێبەراپۆ سەرۆکی منە فەیلسوفی منە هەموو ڕۆژ ئاوە دەڕوانە زاری ئەو کەسە دەردێسا بە باوکی فەلسەفەی نوێی ناوزەن دەکەن سلاڤۆژی شەک ئەو وا بڵێت کەواتە ئەم بابەتانەی دیکە مرۆڤانەی دیکە ینی وەکو بێڕێزیەک ناڵم بەڵام بەڕاستی مرۆڤی ڕۆژ ئاوایی تۆزێک ورترەوە خوێنەرترە وەک مرۆڤی ڕۆژهەڵاتی نییە کە خوێندنەوەی کەمە یاخود سفرە بۆیە لەو چوارچەوەدا بێشک ئەمانە کاریگەری خۆی هەیە وە گرنگە
لەمە دووە کە ئەم چالاکیانە چۆن بەردەوام بووە گڕوتینی زیاتر بێت کەمتر نەبێتوانێ چکە لەبەرەوەی ئەمە تەنها دیدارێک بۆ هیچی دیکە نەبووە ئامانجی ئەم چالاکیانە لە دروشمەکایە ئازادی جەستەی بۆ ڕێبەراپۆ و هاوکات چارەسەری سیاسی بۆ پرسی کورد تاو دروشمە جێبەجێ نەکرێت یەکەم کۆناغی ڕێبەراپۆ ئازاد نەبێت دواتریش دەست نەکرێت بە دانووسان بۆ چارە پێویستم چالاکیانە تونتر بێتەوانێت تونتر بۆ مانانە کە تونند و تیژی لێکێتەوە بەڵکو گەرم و گورتر بێتەوە و چالاکی زیاتر بێت و ئەگەر ئێستاکە کاتژمێرێک تاسە لەسەر شقام و بێتن پێویستە لەمە دوات دە کاتژمێر لەسەر شقام بێت بەڵێکەوەتە پەیوەست بە دۆخی باشووری کوردستان ئێمە دەزانین لەشی کێشەیەکی بەرفراوان هەیە لەسەر باشووری کوردستان و لە ئێستاشدا ئەگەر دۆخێکی وەها هەیە تا چەند ئەرکە لەسەر دەسەڵاتداران لە باشووری کوردستان ئەمە وەک هەنگاوێک بخۆزنەوە بۆ کۆتایی هێنان بەو سیاسەتی کە دەوڵەتی فاشیست هێزی لەسەر باشووری کوردستان و تا چەند پاڵپشتی و یەکدەنگی لە نێوان ئەم پارچانەی باکوورین بڵین کوردستان گرنگن لە دۆخێکی ئەوە وڵاجا من لە قسەکەی نێچی لەفان بارزانانی و خۆشبەختانە سەرۆکی هەرێم نییە تا دوێنە پێرێ بە ناوی سەرۆکی هەرێمەوە قسەیەکە بەڵامی تو هەڵبژاردنەکە سڕەکرێ و بە پێی دەسوروانە هیچ مافێک و هیچینێکی بە سەرۆکی هەرێمەوە نەماوە وەکو جێگیری یەکەمی پارتی دیموکراتی کوردستان قسەی کردووە سەرخۆشی لە ئەردۆغان و لە دەوڵەتی دایکەری تورکیاکە بە بۆ نێو هێرشەی کە کراوەتە سەرچی سەر ناوەندێک قسەمانە سەرەوە نیە چێ هێرشەکەی کردو کێنی کردووە ئەوە ئەگەری هەیە بە پێ و پلانەی کە لە کاتیم پرۆسیاشتا دەوڵەتی دایکەری تورکیا خۆی بێت چونکە لەبەرەوەی ئەبینین هەر سعاتێک دوای هێرشەکە دەیان ناوەندی کۆمەڵایەتی و تەندروستیوانە لە کۆبان و ڕۆژاوی کوردستان بۆردمانەکە ینی مە دیارە کە پلان بۆ داڕژەری خوانە خۆ ناتوانێت شتێکی وردە بۆی لەو چاچە قسەمان لەسەرەوە نییە بەڵام ئەوەی گرنگ بێ ئەو ناوەندەکە هێرشی کراوەتە سەر بێ مەزای ناوەندەچ ناوەندێکی دروستکردنی درۆنە بە هەزاران ڕۆڵی ئەم نیشتیمانە لە ڕۆژاوای کوردستان لە باکووری کوردستان لە باشووری کوردستان تاگاتە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاسۆس و لەناو بەو درۆنانە شەید بوون مناڵ جوتیار شۆفێر دکتۆر هەموو کەسێک لە ڕۆژاوای کوردستانە لە هەر چوار پارچی کوردستان بەم درۆنانە گیران تامەجی هەنیی تۆ ڕێگە بە خۆ دەدەیت بە دەوڵەتێکی وا بۆ کوش دەیتە سەر بۆی لەبەرەوە ئەمە بەشێک لە دەسەڵاتی باشووری کوردستان ئەو بەشەی دیکەی کامێنێتوانێ بەشێکی لە ئیسلامیەکانە کە بەداخەوە ئەوانیش بە بێدەنگبوونیان هەمان میکانیزمی پارتی دیموکراتی کوردستانەمێت ئەوەی کابێت یەکێتی نیشتمانی کوردستانە کە هەڵوێستی هەیە و پێویستە لە هەڵوێستی بەردەوام بێ و پێویستە لایەنە سیاسیەکانیش کۆدەنگ بن لە بابەتی داگیرکاریە یەک هەڵوێستیان هەبێ داگیرکەر هەر داگیرکەرە چ بۆ پارتی بێت چ بۆ یەکێتی بێت چ بۆ گۆڕان بۆ کۆمەڵ بۆ یەکگرتو بۆ بزوتنی ئیسلامی بۆ هەر هەمووی بۆیە پێویستە ئەوە بزانن چۆن داگیرکە جیاوازی ناکات لە نێوان ئەم حیزبانەیە بەس ئەوەی کورد بیت ئەو ڕەواتی پێدا کە بتکوژێ بۆیە پێویستە ئەم حیزبانی باشووری کوردستانی شێقەڵبێزم لە بەرامبەر داگیرکاریە بەڵام بەداخەوە بەرەی خیانەت بە پێشنگایەتی ماڵی بارزانی دەبینی کە لە باشووری کوردستاندا و یەکری زیانتێکدا و هاوکاری داگیرکەرانەکەن کەمە تۆزێک زەحمەتە بتوانین بڵین لە بەرامبەر ئەم داگیرکاریەدا یەکدەنگێک و کۆدەنگێک هەبێت و پێویستە جینا بۆ ئەو پرسە و لەسەر خەت بن و ئێستا پێویست بوو لە باشووری کوردستاندا گەورەترین خۆپیشاندان کرا بەڵێ کەواتە لە دوایین پەیامی کە لە دیداری لەگەڵ بنەوەڵەکەی یا خانەوادەکەی ڕایگەیانەوە ڕێبەر ئۆجالان دەڵێت من دەسەڵاتی تیۆری و پراکتیکیم هەیە بۆی دۆخی توندوتیژی لە زەمینەی ململانی و توندوتیژیۆ بکێشمە سەر زەمینەی یاسایی سیاسی ئەم پەیامە تا چەند وەڵام دەرەوەی ئەو چاوەشەکاریانەیە کە دەوڵەتی دایکەری تورک پەیوەست بە دۆخی ڕێبەرۆجەلان و پرۆسەی ئاشتی باسی خۆی من دەمێت جارێکە بابەتێکی دیکە ڕوونکەمەوە ئەویشەوەیە ئەگەر کات هەبێت دەرفەت هەبێت مەسەلەن باخشەلی لە پەرلەمانەوانێ ئیمە هەپاڵێ ئەڵێ چی بانگوازیەکە پێویستە تەوەنە من بە میکانیزمێکی تێگەم چکە ڕێگە بە خۆم نادەم بۆ شێوازە بۆ زبانەی و قسە بکەم بەڵام ئەوی کەوەڵێ دەڵێ پێویستە ئاپۆ بێتە پەرلەمانەوانێ ئەوە قسەیەوە بکات کە پارتی کرێکارانی کوردستان پاکەکە هەڵبوەشێتوانێ بەڵام وە کۆمەڵێکی شرۆڤەکاری لەناو باشووری کوردستاندا بە ناوی سیاست مەدار و چالاکوان و کۆمەڵێک من هەنێک جار ببوورن ئەڵم کاوێشکار بە ناوی ڕاوێشکار و ئەم کاوێشکار و ئەمانە هاتوون ینی دانیشتن محەلیل ئیتر کاتیەوە هاتووە پەکەکەیش چەکدانێ
وڵا پێچێتی تر ئەمجارە گەر ڕێبەرا پۆش بێتە زیندان بڵێەوە من بێبەریم لە پەکە و پێویستە چەکدانێن و پرۆسی ئاشتی ینی کۆمەڵە خیال پڵاوی کۆمەڵی خەڵەفای وەز بەبا ئەمە فکر و فەلسەفەیەک ئەمە زۆر جیاوازە ئەمە کێشەی باشووری کوردستانەوە کێشەی بەشێک لەو دەبنگانی کە تاسە لەم فکر و فەلسەفە تێنەگەشت ئەم دەبینین ڕێبەرا بە پەیامەکەی چیمان پێڵێ ئەڵێ من کلیلی چارەسەری من چارەسەرەکە هەڵوەشانەوەی پەکەکە و دانانی شەکی پەکەکە نابێتە چارەسەر ئەمانە چارەسەر نین هاوڕێ تۆ پەکەکە چەکدانێ و پەکەکە هەڵەوە شوێنیتەوانێ تورکیا دەزەگاتەوە بە کۆمەڵکوژی دووبارە بزوتنەوەیەکی تر سەرهەڵەداتەوە ئەوە چیە بێت مێژوو خۆی دووباراکاتەوە ڕێبەرا ئەمە بۆی ئەمەمان بەسەر نێت و جاتی کۆمەڵکوژنەوە دووبارە نەبینەوە پێویستە لە ئەساسی و پێویستە ئەم بابەتانە بخینە سەر میکانیزمی سیاسی و یاسایی خۆی یاسایی چییە؟ یاسایی ئەو بابەتە دەستوریانن کە دەوڵەتی دایکەیەتی تورکیا دایناوە پێویستە تێک بشکێنرێەوە پێویستە نەتەوەکانی تر قبول کرێ سیاسی چییە چارەسەری سیاسی تۆ ئێمە نەتەوەیەکین لە چوارچێوەی سیاسیە پێویستە خۆ بەڕێبەری خۆمان هەبێ و پێویستە مافی خۆمان هەبێ و پێویستە بدەین بۆ ئەم پەیامە پامێکی گرنگە بە دێڕێکی کورد و بە هەموو دنیاوە بە هەموو داگیرکان بەتایبەت بە دەوڵەتی تورکیا و بەتایبەت بەو کۆمەڵە مرۆڤەی کە بەو شێوازە وێ ناکەن کە بە دانانی چەکی پەکەکە و کشانەوەی پەکەکە و بووم چوونە ناو کەمپوانە چارەسەرە بێت پیانەڵە دەڵێ نەخێر کێشەی کورد لێمەدانە کێشەی کورد پێویستە بە یاسایی و بە سیاسی چارەسەر بکرێت ئەمە کێشەیەکی عەشاری نییە لە بینی دوو خێڵ دوو بنەماڵە بێت وەڵام من چەک دانێم و ئیتر تەواو و یەمەوە کشێمەشتیوان نییە بابا ئەمە کێشەی میلەتێکە دۆزی ڕەوای میلەتێکە 100 ساڵە کۆمەڵکوشەکرێ چەکێکی قەدەغەکراو نییە بەکار نهاتوێت لەسەرم گەلە کیمیایی لاپاڵم تاکتیکی ئەتۆمی فۆسفۆر ئەوەی چەک تەنها ئەتۆم نیە ئەوش نییانە بڕواکە نییانە ئەگینا ئانا بە کوردەوانە هەین دڵنیا بلۆ نە دەوڵەتی تورکیا نەڕژێمی پێشی گۆڕ بە گۆڕی بەعسێکی تۆپی نەبوو کیمیایی هەبوو تورکیا چەکی کیمیایی هەیە فۆسفۆری هەیە لە ڕۆژاوە لە چیاکان بەردەوام بەکارێنی بۆی لەبەرەوە بەڵێ پرسی کورد پێویستە بە ڕێگای سیاسی و یاسایی چارەسەر بکرێەوە چارەسەرەکەشی لێ ئیمڕاڵی هاوڕێ کاروان ڕۆژنامە نووس دووبارە ساز بۆ ئامادەوە سپاس بۆ تۆش بەڵێ بە ڕێزان زۆر سپاس بۆ هێشتا کوێ سەوی سەرمان بوون تا پرسێکی دیکە ئاستوو دەبن